بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە دوا پێشاتەکانی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار دەکەین باز لەو دەکەین کە بۆچی ئەو نرخە فەرمیێک کە دیاری کراوە لە بازار بەهای دۆلار لەو نرخە فەرمیە تا ئێستا نزیک لەبووەوە سەرڕایەوەی کافتەیەک تێپەڕیوە بەسەر دابەزینی $100 بەرامبەر بە 130,000 و باز لەو دەکەین هاوڵاتیانی هەرێم و بازرگانان واوانەی گەشت دەکەن ئایا ئێستا دەتوانن دۆلار بە نرخە فەرمیەکەی وەربگرن یاخود بۆچی بازاری هەرێم لە چاو بازاری شارەکانی دیکەی عێراق $2 بەرزە و جیاوازی هەیە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق هەروە دواتریش دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەوەندەی کێوە ئاگدار بن وەفدی عێراق لە ئەمریکا بوو هیچ شتێک بەدەساتووە لەبارەی کۆبنەوەکانی وەفدی عێراق لە ئەمریکا هیچ مۆڵەتێکی نوێ بە عێراق دراوە بۆ دۆلار و بۆ باشکردنی سیستەمی بانکی لە عێراق ئەوەی لە وتەکانی بەڕێز وەزیری خارجی گوێمان لێبوو تقریبا کۆمەڵێک قسەی عامە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بینیمان کە دوای ئەوەی بینیمان کە دۆلار لە 148ەوە 49 50 55 60 بەرەو 75 و زیاتریش لەو کاتەیە کە کۆبوونەوەی شاندی عێراق لەگەڵ نوێنەری با بڵێن وەزارەتی هەم خەزێنەی ئەمریکا بینیمان ڕاستەوخۆ دابەزی دواتریش کۆبوونەوەی دووەم لە ئەمریکا بوو لە بەرواری لە پێش کۆتا یا پێش ناوەڕاستی مانگ بە هەمان شێوە جارێکی کە دابەزیەوە پێش ناوەڕاستی مانگی واتە ئەمە دەرخەری ئەو واقعەیە کە ئەمریکا لەسەر خەتە و هاوکارەوە پاڵپشتەوە ڕێنمایەکانی دواتریش کە لەگەڵ بانکی مرکزی کە بڵاوی کردەوە ڕێنمایەکی حوت خاڵی بوو یا با بڵێن ڕێکەوتنێکی حوت خاڵی بکە ئەوانوەکو بەیانێ بڵاویان کردەوە دەلالەتە لەوەی کە فعلەن ئەم بە هەدەردانێک و چوونە دەرەوەیەکی زۆری پارە هەیە بە تایبەتی عێراق لە وەکو جیۆپۆلیتیکیان سەیریکەین ئەو ناوچە جوگرافیە کە عێراقی تایە بە تایبەتی لەگەڵ ئێران و لەگەڵ سووریا ئەو وڵاتانی کە پەیوەندی ئەتوانم بڵێم نەک دۆستانە دژمنانەیەکیان لەگەڵ ئەمریکا هەیە ئەوێت کۆنتترۆلی ئەو دۆلارە بکە کە هەناردەیە کات و کە نەڕوات بۆ ئەو وڵاتانە ئەمەش بێگومان بەست چێکرێ بەو سیستەمە بانکی کە لە ڕێکەوتنە با بڵێن حوت خاڵەکەی بانکی ناوەندیە با بڵێن بەیانە حوت خاڵەکە کە بڵاویان کردەوە کە هەموو ئاڵ و گۆڕێک مەرجە بە سیستەمی سوفتی و بە سیستەمی بانکییا بێت هەموو ئەو بانکانی کە ڕێگە پێدراون ڕە بانکی JP Morgan و یان سیستەمی وانەی کە ڤیزە بەکارێت هەموو سەر بە ئەمریکان مانی گراند بۆ ئاڵ و گۆڕی با بڵێن دراوەکان و JP Morgan وەکو بانکی سەرێکی و دواتریش TBI وەکو ئەتوانین بڵێن بەشێک لە JP Morgan ئەمانە هەمووی بانکی ئەمریکین و هەمووشی بەو فیلتەرەی ئەمریکا تێپەڕێ واتە چی واتە ئەوەی کە لە ئەگەری ئەوەی کە بمانەوێت یا لایەنێکی دیاریکراوە کە بێوێت ئاڵ و گۆڕێکی فەرمووە خێر بێ خێر ئەگەر لایەنێکیش کە بێوێت بۆن منە بازرگانی بکات لە کڕین و فرۆشتنە مودێر ڕابردوو من نمونەیە بۆ جەنابە بێنمەوە لە مودێر ڕابردوو باسیشمان کردووە جاری پێشوو لە مۆزوعی کارەبایە کە کێشەیەک هەبوو یان با بڵێن قەرزێکی زۆری ئێران لە عێراقا بوو کە ویسترا بە TBI کە سەر بە JP Morgan و کە ئەمریکیە گرفتێکی زۆر دروست بۆ ئەم پارە تەحویل بکرێتی سەر بانکی یا سەر ئێران لەبەرەوە لەمە دووە هەموو کۆنتترۆلی بازرگانەکان لەژێر سەیتەرەی ئەمریکا بێت ئەگەر بەتەواوەتی بتوانین ئەمە جێبەجێ بکەین ئەوە فعلەن ئەبینین کە دۆلار هێواش بە هێواشە چێتە ئەو سعری کە بانکی ناوەندی دانەوە بە 2000 هۆکاری ئەوەی کە ئێستا نزیکەی 20,000 بڵێن فەرق هەیە بەڵێکەوە پێتانگەیشوە بەرپرسانی بانکی مرکزی حکوومەت بەم زوانە نزیکی دەکەنەوە تامان ئەمە بەڵێن هەیە یەکەمیان ئەمە شەپۆلێکە یان چۆنەڵی کە دروستە بێ وەکەوەی کە لە ناو ئاوا دروستە بێ شەپۆلە بە خێرایی ناوەستێتەوە یەکسەر دوودڵیەک لای هاوڵاتیان دروست بوو هەر کاتێک دوودڵی دروست بوو یان قەلەقی دروست بوو لە ناو جەماوەرە ئەو کاتە لێ ئەکشێنەوە کە هەر شتێکیش یانی تر لە دۆلارە دینارە هەر ستۆکێکی کەیە هەر با بڵێن ئیتر دراوێکی کە بێت کە دوودڵیەک دروست بوو کەواتە ترس دروستە بێت کە ترسەکە دروست بوو کڕین و فرۆشتن مامەڵی پێوەناکە کە کڕین و فرۆشتن مامەڵی پێوە نەکرا ئەم بابەتەوەکو خۆی مێنێتەوە باشە ئێستا سەرڕای ئەو دەعمانەی کە بینین بانکی ناوەندی و هەموو ڕێکاران دەرەکا بەڵام ئەمانە ڕێنمایی و ڕێکار و یا با بڵێن کۆمەڵێ بڕیارە بۆ ئاسانکاری بەڵام
لە عمقی عێراق و هەرێمی کوردستانیشە ئامادەسازی ڕیشەیی نەکراوە واتە ئێماڵین سیستەمی بانکی بکرێت بەڵام هاوڵاتیانە چن لە موچە بە دینار وەرێگرن بە تایبەتی لە هەرێمی کوردستان و بەشی زۆری عێراق شەکر باسی بکەین هاوڵاتی موچەکە چن بە کاش وەرێگرن باشە باسی واکەین ئەڵێن سیستەمی بانکی بەرگێ بەڵام لە کڕین و فرۆشتنا سەرێکی لە نووسنگەیەکە 5 دەفتەر 10 دەفتەر 15 دەفتەر ئەوە وەرەگیرێ و ئەیرێ بە کەسێک و ئەمەڵ لێگرێ ئەمە باسی سیستەمی بانکیەکەن بە هەمان شێو کڕین و فرۆشتنی سیارە هەر بە پارێ و هەر بە نەقدیە واتە ئەم سیستەمی بانکی یان ئەم مەرجانی کە ئەمریکا بە تایبەتی باسێکە کاتێک بە تەواوەتی ئاتوانین بڵێن جێبەجێ ئەبێت کە هەردوو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمیش بە تەواوەتی ئامادەسازی بکەم لانی کەم بەسیترین شێت ئەبێ موچەی هاوڵاتیان ڕاستەخۆ بە سیستەمی بانکی بێت ئەمە یەک دووەم هەموو کڕین و فرۆشتنێک ڕێگە پێدراو نەبێت ئەم کاشی کە ئێمەی بینین 10 دەفتەر 5 دەفتەر لە نووسنگەیەکە ئاسای ئاڵگۆڕ پێکرێت لە هەر وڵاتێکا بێت کە سیستەمی سویفتیان سیستەمی بانکی بەکارێنن لە ئەوروپایان ئەمریکا من بەقارێ پارێکی قاچاق خەژمارەکرێت ڕاستەخۆ یعنی پۆلیسەگەر پێی بزانێت دەستی بەسراگرێڵم پارە نەقدیەوە پارە کاشە لە کوێتان بووە چۆن هێناوتانە چۆن یەت بۆ کوێ ئەڕوات بۆچی چونکە بانکەکە تەنها بانکێک نییە بۆ پاراستن بانکێکە بۆ چاودێریکردنی سەرچاوی داهات و سەرچاوی ئەو پارانەی کەیەت و ئەڕوات ئەمانە بۆ ئەوی بتوانین 100% جێبەجێ بکەین پێویستمان بۆیە جارێک تەناوەنە بە بڵێن بانکی ناوەندی بەم شێوەیە هاوکاری ئەوانە کات کە سەفەرەکەن هاوکاری بازرگانانەکەن نەخێن لە هەمان کاتە ڕێنمایی ڕیشەیی بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان ئەگەر بمانێت کە سیستەمێکی بانکی بەکاربێنین یان سویفت بەکاربێن چییە؟ ئێستا بەسیترین شتێکێک لەو خاڵانەشی کاڵێ بۆ حواڵەیەکی ئاسایی بێ بە سیستەمی بانکیا بێت نەخۆشێک گەر لە ئەوروپاوە بێت کەسێکیان بیاوێت کە چارەسەری وەربێ بە هەمان شێوە بێ لە ڕێگەی بانکیەوە ببنێن خوێندکارێک بێ ماستەر خوێنیان بۆ خوێندنێک بڕوا ئەبێ و پارەی بڕوا لە سیستەمی بانکی و یان خۆی ئەکاونتی خۆیان ئەکاونتی کەسی یەکەمی واتە هەمووی ئەمانە وەکو ڕێنماییدانراوە بەڵام تاکو ئێستا وشیاری لای خۆمان لە نێو کۆمەلگا و لە لای حکومەتی هەرێمی عێراقیش نەگەشتوتەوەی کە ورتر لەمە بڕوان کە چۆن بتوانین هەنگاوی جدی بنین بۆ چارەسەر باشە بەس بەرپرسان بەڵێنیان داوە کە نزیک بێتەوە لە نرخە فەرمیەکە یاخوتەراوە جیاوازی دەبێت ئەو نرخێک کە لە بازارە هەیە 20,000 زیاتر بێ لە نرخی فەرمی بانکی مرکزی وەکوتم ئەمە یەک ئاماژەی ئیسعافەیە بۆ ئەو بکەم وەکو وتمانە ئەمە بابەتێکە پەیوەندی بە سایکۆلۆژیای هاوڵاتیەوە هەیە جارە دەرونی هاوڵاتیە سیقەی بە وەسعەکە نییە ئەوەشی کە دۆلاری هەیە ناخاتە بازاڕەوەی کە دیناریشی هەیە چاوەڕێکەوەتە بازاڕەکە تا ڕادێک وەستاوە دووەمیش ئەگەر پارێکی زیاتریش بخاتە بازاڕەوە بانکی ناوەندی هەمان سیناریۆ دووبارە بێتەوە چونکە ئێمە نەمانتوانیەوە ئەو باڵین کلێنانی کە لێ ئەڕواتە دەروێش تا بە تەواوی گرفت نەبوو دکتۆر بازرگانەکان ئێستا نانەوێ حواڵەکە بە شێوەیەکی سیستەمی بانکی لە بازاڕە دۆلار بکردن بۆیە فێر نەبوون ڕانەهاتوون بە تایبەتی تعاملکردن لەگەڵ بانکی TBI زۆر کەمەکرێت لەلایەن بازرگانە بۆچی چونکە معقەدە داوای دۆکومنتێکە داوای ئەوە کات کە ئەم سەرچاوی ئەمە لە کوێدا ئەو موادە کێت بۆنمە بۆ بازرگانان چۆنیەت و چۆنە ڕوا ئەمێ ئاماژە بە یەک نقطەی کە بکەم ئەو پارە کاشەی کە ئێمە ناوەنەی کاش یا با بڵین ئەو پارەی کە لە ناو بانکە هەیە لە هیچ شوێنێکی دنیاە ئەو پارەی کە لە ناو بانکە هەیە بە کاش وجودی نییە ئەسڵەن پارێکی دیجیتاڵە بە ژمارە هەیە ئەگەر بمانێ ئەو پارەی کە لە ناو بانک و بە ژمارە و بە دیجیتەڵی هەیە بیکەین بە کاش وجودی نیە لە کاشە باشە کاتە ئێمە ئەگەر بمانێ سیستەمەکە بانکی بێ بەڵام کاشەکە بە هەمان شێ وجودی بێ وجودی نییە دواتر دێم خزمەت لەسەر هاوڵاتیانی هەرێمیش یاخودەوانەی گەشت دەکەن زۆر باش چۆن سوودمەندم کاکتۆر زانیشت دوبارە بەخێر بێت سەبارەت بە دۆلار ئەو بەرزونزمی کە هەیە بۆچی نزیک نابێتەوە لە نرخە فەرمیەکەیەوە چەندە پێت وایە هاوڵاتی و بازرگانیش زەرری زیۆریان کردووە لەو بەرزونزمی کە یەک دوو مانگە بەردەوامە لە بینی دۆلار و دیناری عێراقی بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی مهرەبان خۆی بەشێک لە وەڵامەکە جەنابتان لە قسەکانی بەڕێز ئوستاز بڕیار ینی ڕوون بوو کە ینی ئەو بڕەپارەیە کە ئەدرێ بە هاوڵاتیان لە ڕێگەی ئلکترۆنیکردنی بابەتەکە خەڵک ڕەنەهاتوە لەسەر ئەم بابەتە لەسەرەوەی کە پارە ڕقم بێت و دەسی نەکەوێ و وەرەقی دەسی نەکەوێ ڕانەهاتوە لەگەڵ ئەم بابەتە کە خۆی لە وڵاتە پێشکەوتووەکان ئوستاز فەرمووی پارە نابینی لە بازارەکان هەمووی بە ئلکترۆنیە پارە نییە لە بازار بەزەوە حکوومەتەکە نابی سیستەمێکی بانکی باش ئێمە ژێرخانێکی ئلکترۆنی چاکمان هەبێت بۆ ئەوی تۆ بەڕێزت سبەی ڕۆژ کە ئەچی داوای پارە ئەەکەی لە ڕێگەی سەکۆ ئەلکترۆنیەکە جەنابەت ئەفەرمووی بە نمونە گەشتەکەم بۆ
ئیمارات گەشتەکەم بۆ فەرەنسا بنمونە و ئیتر تەلەب تەقدیم ئەکرێت و بنموناوەی کە ئێستا ئەگوزارێ ئەم دقەیە لە عینەکان لە نووسنگەکان لە مەتارەکان هەیە بنمونە خۆی قۆناغەکان وایە کە کەسێک داوای دۆلارەکە بنمونە بازرگان بێ لە سەکۆ ئەلکترۆنیەکە یاخود بانقە لە سەکۆ ئەلکترۆنیەکە تەقدیمەکە بۆ بانکی ناوەندی ئەگەر بڕێکی زۆر بێ لە بانکی ناوەندیەوە بۆ کە ئەنێردرێت بۆ لاینی پەیوەندیدار لە ئەمریکاوە کە بۆی پەسەند بکرێت تقریبا لە بینی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژی پێچێ اینجا پەسەند ئەکرێت ئەو ناوە ئەو ئیجرعات ڕۆتینیانە هەیە ئەو وای لێەکە کە تا ڕادێک خەڵک هێشتا سیقەیەکی تەواوی نییە کە ئەو بڕەپارەی کە پێویستە بخرێتە بازار ئەمە یەک دوو یاسای خواست و خستنە ڕوو لەسەر هەموو عینی خزمەت و شمەک و خزمەتکاری و بابەتانە جێبەجێ کرێ واتەنیانی چی واتە خواستێکی هەمیشەیی هەیە ڕسمیت هەیە و خەڵکیش هەیە ناڕسمی ئەیەوێ دۆلاری دەست بکەوێت دۆلاری نەقدی دەست بکەوێت ڕەوانەی چێ بکات ڕەوانەی ئێرانی بکات ئەو خواستە هەمیشەیی هەیە ڕسمیەکە و ناڕسمیەکە خستنە ڕوو هەمیشەیەکە ئیتر تا ڕادەیەکی زۆر کە من پێشبینی یەکەم وردە نەقدی دۆلار نەمێنێ لە بازارەکان کە ئەمە نیشانەی تەندروست بوونی ئیش و کاروباری دارایی عێراقە کە پارەی دۆلار نەمێنێ لە بازارەکان تەنها ئەینی دیناری عێراقی ببێت باشە ئەوە ڕێگە تەندروستکەی دۆلارمان لە بازار لە بازار ئێستا ئەگەر مەجال بوو ئەوەش ڕوونەکەمە بۆ جەنابتان واتە لێرە ئەو بڕەپارەیەکە با بڵین بازرگان داوایەکە لەسەر کۆ ئەلکترۆنیکە دوای بۆ 15 ڕۆژ کە پەسەند ئەکرێت دوایەوە لەو شوێنە ئەچێ بە ئلکترۆنی ئاگادار ئەکرێتەوە وەکو ساز بڕیار فەرمووی لە سویفتەوە ئاگاداری فلان شوێنە ئەکرێت کە داوای ئەم بابەتان لێ کراوە بۆ فلان شوێن فلان بانک لە ئەو وڵاتە جێبەجێەکە واتە هەمووی بوو بەچی بوو بە شتێکی لاینێکی ڕسمی ئیتر ناڕسمی لە بابەتەکە نەما واتە کۆنتترۆلکردنی بابەتەکە ئلکترۆنی زۆر ئاسانە ئەوەی ئێران ئەیەوێ نایەوێ ئەم بابەتە ببێ بۆی نایەوێ کۆنتترۆل بکرێت ئلکترۆنیان هەمیشە پارە چی بکرێت وەکو قاچاق وەکو ئاودیوکردن بچێتە ئێرانە کاوان زۆر پێویستیان بە دۆلارە واتە لێرە ئەو بڕەپاری کە پێویستە ئێستا ناخرێتە بازار لە ڕێگەی غێری ئلکترۆنی ئەوە وای لێ کردووە کە من پێویستیم بە پارەیە بنمونە بۆ بابەتی کتابەت نەک بۆ بابەتە ڕسمیانەی کە من ئەبێ بەڵگە پێشکەش بکەم و بچم بنمونە لە ڕسمی پارە داوا بکەم و بچم بۆ شوێنان یاخود شتێک بکڕم لە دەرەوە نە من ئەمەوێ بڕێکی پارەم دەست بکەوێ نەقەت و ئەچم لە شوێنێکی تایبەت ئیتر ئێرانە تورکیە سووریە بزان کوێیە ئامادەیە ئەو شتم پێ بفرۆشە بنمونە بە نرخێکی گرانتر لەوەی کە دۆلار و دینارەکە تەعاملی پێکرێت لە ڕسمیەوە یاخود بنمونە ئەو پێویستی بە دۆلارە بەگرانتر لە من ئەیکڕنیانی بنمونە من ئەگەر لە بازارەکانی هەرێم لە 142 دەسم بکەوێ ئەو ئامادەیە بە 150 لێم بکڕێ بەس ئەو ناتوانێت بە ئاسایی بێتەنەوە بازارەکانی هەرێم و بێتەنەوە بازارەکانی عێراق لەبەر ئەو هاوڵاتی ئێرانی نییە یاخود سووری نیە یاخودی نییە بەس من ئەتوانم من عێراقی بۆ ئێران و بۆ سووریە بۆ تورکیاش بۆ هەموو شوێنێک کە روسیاش دەکرێت بۆ ئەوەی کە پێویستی بە هینا بە دۆلارە بە نەقەت ئاساییە اینجا طبعا لێرە ئەم بابەتە کە خواستێک هەیە ئەیەوێ دۆلارێکی ئەم دقەیە دەستی بکەوێ و حەزیش ئەکا بە 1320 بێ کە دەستی ناکەوێ ئللا دۆکیۆمەنتی ڕسمی تەقدیم بکات اینجا دەستێکەوە بە 1320 واتە کە من دۆکیۆمەنتم پێنیەکە ئەو بسەلمێنێ کە من پێویستیم بە دۆلارە بۆ بەکارهێنانی شتێکی ڕسمی کڕینە سەفەرە نەخۆشیە خوانەخواسا شتێکی تر بێت چم چیەکەم ناچارم لە کەرتی تایبەت ئەیکڕم باشە لێرە ئوستازیان من نووسنگەم یاخود بانقم من کەرتی تایبەتم ئەم شمەکە بانقی یاخود حکوومەت ئەیفرۆشێ بنمونە بە $10 بە ئاسایی دەستی ناکەوێ ئەو کەسێک کە ئەیە بیکڕە بە $10 من هەمە بە 15 ئیفرۆشم حەزەکەی جەنابەت فەرموو من هەمە حەز ناکە بڕۆ جەنابەت بەڵگەی ڕسمی تەقدیم بکە لە حکوومەت بۆ حکوومەت و بە لەسەر بوەسی تا دەسێت دوای لەسەر ئەو شخصەکەن کەوتت تەندروستەوەی کە دۆلاری کاش لە بازاڕن کاکتۆر سەبارەت بەوانەی کە سەفەر دەکەن ئێستا بڵێن دەتوانن سود من لە دۆلارەکە لە فڕۆکەخانەی هەولێری سلێمانی بیا خود دەواازە سنووریەکان بێ و پێویستیی بەو ڕێکارانە هەیە بۆ نمونەوەکو بازرگانەکە بەڵگەت تەقدیم کا و ئەوانە بەڵێ طبعا من لەو بابەتەیە ئێمە کە
بانکی ناوەندی دەستی کرد بە ئاسانکاریەکانیان و تەسیلاتانی کە کردوێتی بە ڕێگەی جۆرا و جۆر. فڕۆکەخانەی بەغداد بوو تەنها با بڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد کە دقتمانە، فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێری تیانە بوو، واتە هەوڵاتیانی هەرێمی کوردستان مستەفید نەبوون. بەڵێ لەبەرەوە کتابێکمان کردووە لە 18 مانگ بنووسرا و لە سوشیال میدیا لای خۆم دامناوە، لە 18 مانگ کتابم کردووە بۆ بانکی ناوەندی، لە 29 مانگ بانکی ناوەندی موافقەتی کردووە کە لە سلێمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانەی 29 بەڵێ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بکرێتەوە. بەڵام کێشەکە لە چیا بووە؟ بانکەکان ڕێکارەکانیان با بڵێن ئەو ڕۆتینیان ڕێکارە ئیداریانەیان تاو نەکردووە. لە هەولێر بانکی ئارتی و بانکی کوردستان هەیە کە لە عێراقی وجودی هەیە و با بڵێن تەنسیقیان لەگەڵ بانکی ناوەندی عێراقیە هەیە. باشە؟ واتە بانکی ناوەندی عێراقیە لە هەولێرم دوو بانکەیە، بانکی ئارتی و بانکی کوردستان کە هەردووکیان بانکی حیزبین. ئەم دوانە تا ڕادەیەک دەتوانین بڵێن لینکیان هەیە لەگەڵ بانکی ناوەندی عێراق. لە سلێمانی ئەم جۆرە بانکانە تەنها بانکی TBI مان هەیە. لە قەرارەکەی بانکی ناوەندی عێراق ئەڵێ بانکی TBI واتە بانکی بازرگانی عێراق، بانکی ڕەشید و بانکی ڕافیدین ئاراستە بکرێن بەکردنەوەی لەق لە ناو فڕۆکەخانەکان. بەڵام بانکی ڕافیدین وجودی نیە لە هەرێمی کوردستان، ڕەشید بە هەمان شێوە وجودی نییە، تەنها TBI وجودیە. TBI من سەردانم کردن ڕۆژ بازرگانی عێراق لە سلێمانی لەقی هەیە؟ بەڵێ TBI تەنها لەو ناو بانکانی کە دیاری کراوە TBI لە سلێمانی فەرعیە. من لەگەڵ بیلال سەباح بەڕێوەبەری گشتی بانکی TBI دانیشتیم و داوام لێ کرد. قسەکەی ئەوان لەسەرەوە بوو هەرچەند ئەمە دژی ڕێنمایەکانی بانکی ناوەندی عێراق و منیش دواتر بانکی ناوەندی عێراقمان ئاگادار کردوێتەوە کە ئەڵێ بۆ ئێمە دەری نایانێ و قازانجەکەی کەم و ستاف بەرین و چونکە ئەم بانکانی کە لە بەغداد ڕێگەیان پێدرا لەوێ بووسیان هەبووە، خۆیان شوێنیان هەبووە، قاسەیان هەبووە، کۆمپیوتەریان هەبووە، سیستەمیان هەبووە، هەموو شتێکیان حازر بووە. ئەمەڵێت تەوفیرکردنی هەموو ئەم کەرەستانە لە ناو بانکانە تێچێ. لەبەرەوە پەنابرا بۆ بانکی ئارتی. تاکو ئێستش ڕاستە لە فڕۆکەخانەی هەولێرش هەرچەنە ئەویش کاتەکانی بەپێ ئەوەی کە قسەی لەسەر کراوە هەندێک کاتی دیاری کردو لەو کاتانە داوامیانە بێنە کە ئەمەش بە هەمان شێوە پێچەوانی ڕێنمایەکانی بانکی ناوەندی عێراق. تاکو ئەم ساتەش تاکو ئەم دقەی لەگەڵ جەناب تا قساکەم لە سلێمانی جێبەجێ لە هەوڵاین وەکوتم هەر ئەمڕۆ لەگەڵ بەڕێزکاکەندرێن کە بەڕێوەبەری فڕۆکەخانەی سلێمانیە لەگەڵ بەڕێز دکتۆر ماکوان دوێنێ قسەم کردووە لەگەڵ ئەو بەڕێزانی هەردوو بانکەی کە بانکی فڕۆکەخانە و ئەو بانکێکی کە لە ناو فڕۆکەخانەیە بڵێن لە ناو مەتارە وجودی هەیە قسەم کردووە. تاکو ئێستا ڕێکارەکان بڵێن لە پرۆسسینگایە، بەڵام تاکو ئێستا تەواو نەبووە، تاکو ئەم دقەیە وڵاتیان لە فڕۆکەخانەی سلێمانی هاوڵاتێک بوونم لێرەوە سەفەرکە دەرێ بچێت لە هەولێر وەری بگریان لە بەغداد؟ نەخێر، دووبارە ئەگەڕێنەوە سەرەوەی کە بانکی ناوەندی دووبار ڕێنمایەکی تازەی دەرکردوێتەوە. بەڵێ پێویست بە فڕۆکەخانەکان نییە ئەسڵەن ئێستا لە هیچ شوێنێ لە هیچ پارێزگای بانکی ناوەندی و ڕێنمایە تازەی دەری کردوەوەیە کە ئەتوانن لە بانکەکانەوە ئەو بانکانی شەرنیە لە ناو فڕۆکەخانە لە قیانە بێ ئەو بانکانی کە لینکیان لەگەڵ بانکی ناوەندی عێراقیە هەیە ئەوانە ئاراستە کراون ئەو هاوڵاتیانێک کێن بە مەبەستی سەفەرکردنەوە دۆکومنتانی کە پێشتر باسمان لێوە کردووە کە جوازە و ڤیزێ و تکتی تیارەوە هەموو شتە پێداویستیانیان بەدەستەوەیە ئەتواننەوە بڕە وەرگن. بڕەکە چەنە پێشتر $5,000 بۆ ئێستا بۆ بە $7,000. واتە ئەم هەوڵی ئێمە بۆ دیارەکان باقخانە بوون لە سلێمانی لە هەولێر خۆی شتێک بڵاو کراوەتەوە کە دەتوان هاوڵاتی ئێستایی هەولێر لە ناو فڕۆکەخانە هەیەی سلێمانی تاکو ئەم دقەیە نیەتی سبەی و جێبەجێ ینی ئەگەر بگاتە جێبەجێکردن سپێنیا دوو سپێواتە لە هەوڵین لەسەر خەتین تاکۆم ساستە پێویستی بەوەیە کە بەڵام ئەوەی دەرەوەی بێ پێویستی بێ کۆمنتی تر نییە ئەوەی کە سەفەر دەکات بۆ دەرەوە ئەو سێ بابەت ئەو سێ داواکای و لە بەغدادش بەو سێ با بڵێن پێویستی جێبەجێ کراوە. بەڵام هاوڵاتیش ئێستا بوونم نەتوانین لە بەغداش وەری بگری هاوڵاتیارین لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغدا بوونمە سەفەرکەی توانی وەری لە هەر فڕۆکەخانەیە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بێ ئەتوانی وەریگرێ. بەڵام وەکوتم ئەمەی بانکی ناوەندیم ڕێنمایە تازەی ئەتوانین بڵێن پێویستی بۆی فڕۆکەخانە نامێنێت چونکە ئەڵێ ئێستا بانکی TBI کە من سبەینێ هەم سەردانیانەکەم بانکی TBI سلێمانی بۆی بزانم ئایا ئامادەکاریەکان تا چەندێکە و ئایا ئەوانەی کە گەشتەکەن ڕێنمایەکان گەشتۆتەوەیانە گەشتۆ بۆی ڕاستەخۆ لەگەڵ مدیر عامی TBI قسە بکەینەوە ڕاستەخۆش ئەگەر جێبەجێ نەکرابوو لەگەڵ بانکی ناوەندی عێراقی قسە بکەینەوە. و یەکێکی تر لە ئاسانکاریەکانی بانکی ناوەندی عێراق
هێڵێکی گەرمی داناوە هێڵی گەرمەکە بۆ ئەوەیە گەرە و بانکانەوەکو پێویست جێبەجێ ناکەن یان ئەگەر قاتێک لە شوێنێکە ئەبیندرێت یان ئەگەر سعرێک یا با بڵێن دژە ڕێنمایەک بوانی کە بانکی ناوەندی داناوە ئەبینی جێبەجێکرێ ماتوان ڕاستەخۆ پەیوەندی پێوە بکرێت و وەڕاستەخۆ ئەو کەسانەی ئەو لایەنە دەست بەسەر لەسەر بازرگانەکان قسە دەکەین سا بازرگانەکان هەرێمە چۆن دۆلار وەردەگرن کاکتۆ سەبارەتەوەی کە بەرەزوتت وا باشە دۆلاری کاش هەر لە بازار نەمێنی بۆ دۆلار بۆ لە بازار بێ ماوەسم بۆ لە بازار ئێستا بۆ لە بازارەوە بۆچی نەمێنێ بەڵێ بەڵێ من و جەنابەت و دکتۆر و هەموو برادران کە چین بۆ بازارەکان بۆ دۆلارمان پێبێ بۆ سبب چییە نێنی دوای دەبێن بۆ بازاری ئاڵگۆری دراو دۆلاریتیانە بۆ دۆلار بۆ دۆلارمان بۆ چییە یعنی ئەگەر دوکاندار داوای کەشت ئەفرۆشە بە دینار بیفرۆشە دۆلارت بۆ چییە ئەگەر سیارە فرۆش کە سیارەکە ئەفرۆشە دۆلاری داوانەکە دۆلارت بۆ چییە باش بەس ئێستا ئۆتۆمبیلە بە هەمان شێوە نرخی ئەوەی آخر ئەگەر حکوومەت بڕیارێک بدات بڵێ بە هیچ شێوەیەک نابێ دۆلار بەکار بهێنرێت تەواو چی ئەوێرێت دۆلار بەکاربێن دۆلارمان بۆ چیە ئێمە تۆ جەنابەت لە شوێنێکی دراوەکەت ناوی دیناری عێراقیە باشە من بازرگانم هەمومان ئەزانین کاچین بازرگانی عێراقی ئەچێ بۆ وڵاتان بۆ بازارە نێودەوڵەتیەکان بە تایبەت تورکیەوە ئێران و سین کە پێکاتی با بڵێن سەتانەوەدی استیرادات و هاوردەکردنە لە بۆ هەرێم و بۆ عێراقیش بازرگان کە ئەچێ شت ئەکڕێ و بابەتەکان ئەێنە لە بازارەکانی عێراق بیفرۆشە بە دینار عێراقی بیفرۆشە و دڵنیا بێ ئەگەر دڵنیا بوو ئەو دینارێکە دەستی کەوت بچێ لە سەکۆ ئینەکە با بڵێن سەکۆ ئەلکترۆنیەکە یاخود هەر ڕێگەیەکی ڕسمی بێ بنمونە داوای دۆلار بکە بڵێ من ئەوە پارەم حازرە و ئەمەوێ بچم لە شوێن فلان شوێن بکڕم ڕاستە و خۆ یاخود ڕۆژی دووەم بنمونە ڕۆژی سێم پارێکی بۆ بگۆڕدرێتەوە بە دۆلاری ئەمریکی ئیتر بازرگان دینە دۆلاری بۆ چیە لە خەڵک داوای دۆلار بکات بەڕاستی ئەمە پرسیارە بۆیە لێرە ئەو بابەتە ئەگەر نەمێنە بە هیچ شێوەیەکی مە پێویستیمان بە دۆلار نابێ بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی زۆرینەی بابەتەکانمان لە دەرەوە هاوردەکرێت سەروی 175 بۆ 80 ئەمە یەک دوو خەڵک سیقەی بە دیناری عێراقی نیە هەموو دقەیەک لە ئاسێک و لە لاینێکی لە وەزع و دۆخێکی تایبەتە و بەڕاستی ژێرخانی ئلکترۆنی چاکمان نییە کە ئەو متمانە و ئەو سیقای ببەخشێ بە بازرگانی خۆمان و بەرهێنی خۆمان کە دڵنیابێ ئەو دینارێکە پێیەتی بۆی ئەگۆڕدرێتەوە بە دۆلاری ئەمریکی لە تەعاملاتی دەرەکی ئەمانە هەمووی هۆکارن خاڵێکی تر زۆر گرنگ هەیە ئەو خواستەی کە ئێستا هەیە لەسەر دۆلاری نەقد کە ئەمریکا وەزارەتی خەزانەی فدرالی ئەمریکی زۆر هەوڵەدات لەگەڵ بانقی ناوەندی و سەردانی بەڕێزان بانقی ناوەندی شاندی بانقی ناوەندی بۆ ئەمریکا بۆ ئەو بابەتە بوو کە ئیتر ئەو خواستە نەقدیە لەسەر دۆلارەکە نەمێنێ یعنی چەند ئێمە هەنگاو بنین بەرەو ئەوەی کە خستنە ڕووی دۆلار لە ڕێگەی حەواڵەی ئلکترۆنی بێ ئیتر دۆلاری نەقد نەمێنە لە بازار تەواو کێشت نامێنێ بەڵام بەداخەوە ئێستا بۆنە لە هەرێم لە عێراقیش بەشێکی زۆر زۆر لە دۆلار بە دۆلار ئێستا حکومەت دەتوانێت بە بڕیارێکەمە قەداغەکە بۆ منە خانوبەرێ نازان پێداویستەکانی ترە ئێستا من مامۆسایەکی ئەبریناسێک لە هەورێر میوانمان وتی لە هەندێک گەڕێکی هەولێریش بە دۆلار بە دۆلار تەعامل کرێی خانووەکە هین هەموو شتێک بە دۆلارە لەوێ نەک لەوێ لە کوردستان لە عێراقیش بەڵا لە عێراقیش بە هەمان شێواز لەبەر ئەوەی وەکوتم ینی سیقە بە دینارەکە نییە یەک دوو سیقە بە ئێستا ئەم دقەیە گۆڕینەوەی دینار ینی ئێستا بنمونە من 1320 دینارم پێبێ ئایا بچم بۆ شوێنێک بۆ بانقێکی تایبەت گۆڕێ بۆم بە دۆلار گومانم هەیە تەمان ئەگەر بەڵگەم پێبێ ئەگەر بەڵگەم پێبێ چەندێک ئیجراتەکە چەندێک پێچێت تا بگاتە ئەوەی کە من زیانی هەیە ئەم بە غەیری دراوی خۆت مامەڵە بکەی لە باز ئەوەی کە ئەیبینین ئێمە دوو زیان هەیە و بە تایبەت ئەگەر باسی عێراقش بکەن زیانی سێمیش هەیە ینی عێراق بەگشتی سێ زیانەکە چین یەکەم ئەم اقتصادە پشتە بەسێ بە نەوتەکەش جەنابتە نازانن سعرەکەی چۆنیە واتە داهاتەکەت لە زیادبوون و کەمبوونە ئەو داهاتێکە لە زیادبوون و کەمبوونە بە چییە بە دۆلارە ئەوە دوو دۆلارەکەش نرخی لەناو بازارەکان زیاد دەکات و کەمەکات سێەم ئابوووریەکەت ئابوورێکی هاوردەکارە واتە نەوتەکە ئیفرۆشی بە دۆلار نەوتەکە خۆی وەزعی باش نییە تا ڕادەیەک دۆلارەکەش کە دێتە ناو بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان وەزعی باش نییە نازانی چۆنیە و ئاسۆی ئیشکردن بۆ وەبەرهێن و بۆ بازرگان نازانن چۆنە بەڕاستی بینیمان سێ چوار ڕۆژ
هەفتەی ڕابردوو پێش ئەوەش بازاری دۆلارە و بەهین درا و داخرا بۆ لە بەرەوەی نازانن چی بکەن ئەوان نازانن چی بکەن یعنی ئێستا بیفرۆشی بنمونە بە 150 کێڵێ دوای 10 دقەی تر چارەک ساعتی تر بە 155 دەست دەکەوێت بە 160 دەست دەکەوێت باشتر وای دای بخێت و تەواو خەڵکێکی زۆر زەرێری کردەوە لەو بوار خاڵی سێم ئەوەیە کە زۆرین 180 وەکوتم 75 بۆ 80 بابەتەکان لە دەرەوە هاورداکرێن باشە لێرە واتە ئابوووریەکەت ڕاستە و خۆ من واناویانم ئێمە بازارێکی نایابین بۆ ئێران و تورکیا و سین کڕیارێکی زۆر باشین دەستیان ناکەوێت کڕیارێکی وایە دەست ناکەوێت نایبینیان نایبین بەخوا شتێکی وا دەستیان ناکەوێت بە ئاسایی دێمە خزمەت کار سەبارەت بە بازرگانەکان ئێستا بازرگانەکانی هەرێم دەتوانن بە نرخی فەرمی 132,000 دلار وەربگرن لە بانکی مرکزی پرۆسەکە دەستی پێکراوە ئەوە بەپی مامەڵەکانە من کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ غورفە تیجارە کۆمەڵێک تێبینی و گلەیان هەبوو کە دواترش لەگەڵ مدیر عامی TBI باسی و تێبینیانم کرد و بەشێکشی کە پەیوەندی بە بانکی ناوەندیەوەیە ئێمە کە سەرەتای قسەکانمان وتمان چی کاک حەکیم قسەکە لەسەرەوەیە کە هاوڵاتیان یا بازرگانان ڕانەهاتون لەگەڵ ئەم سیستەمەیە بە تایبەتی ئەو سیستەمە بانکی معقەدی کە بە دڵی ئەمریکا بێت باشە ئێمە ڕاهاتوین یا بازرگان ڕاهاتووە پارەیەکی پێویستەیە یا تەنانەت بۆن منە شتومەکێکە کڕێت بە تەلەفۆنێک ئەڵێت دەفتەرە چەند دەفتەرە چەند هزار دلارە بخرێتە سە حسابێ لەمە دووە بەم شێوەیە نییە و ئەمە ڕێکارێکی تون و ڕێپرۆسەیەکی قورس کاتیشی دەوێت دکتۆر مامەڵەکە بێگومان جگەلەوەشی جگەلەوەی کە ئەوەکو جنابی کاکتۆر ژامەژی پێ جگەلەوەی کە تۆ پێویستە ئەو دۆکومنتانە و پاکینگ لیستە هەموو پرایسینگ لیستە هەموو شتەکانە حاضر بێت ئەو شوێنی کە لێک ڕیا و شوێنی بۆی هەنارداکی هەرچی بێت هەموو ئەمانە حاضر بێت جگەلەوە ئەمە کە حساب بانقی خیتە سەری ڕاستەخۆ نیە بڵێ بۆ سپین یەکسرە چێتە سەر ئەمەش پێچێ دووبارە وەکووتمان بە سیستەمی سوفتەکە لێرەوە چەکە کرێتەوە لە لاشەوە چەکە کرێتەوە ئەمە ڕاهاتنێکی با بڵێن هەم بازرگانان و هەم بۆ هاوڵاتیانیش پێویستە ڕاستە دەڵێن بازرگان هەندانەی خۆیان لە باز بزنەوە بۆی حەجمی ئەو ئاڵوگۆڕە بازرگان بۆ لانی پەیوەنددار ئاشکرا نەبێ بە خۆیان بزنەوە شێکە ئێستا بەشێکشی تەبان پەیوەندی بوانە تۆ بەشی سێریەوەکە لە دایرەی زەریبەیە بۆ نمونە هەموو شەریکاتانی کە تەسجیل کراون لە زەریبەی حکومەتی هەرێم و حکومەتی عێراقیشە بە شێوەیەک فۆرمێکە فۆرمێکی زۆر ڕۆتینیە هەر کەسێک بێت چون بە محاسبێک پڕێکاتەوە داهاتەکەم کەم بۆ زەریبەیەکی کەم لێوەگرێ بەڵام ئەگەر بەو سیستەمە بانکیا بڕوات ئەزانێت چەندێک ئاڵوگۆڕی دراوی باە چەندێک شتی کڕیوە بە حەجمی ئەوەی کە چەندێک شتی کڕیوە قازانج و زەرەکەی لێ جیاکرێتەوە ئەو کاتە ناتوانێت لەو زەریبانیان ئەوانە خۆی بزێتەوە من بەشێکی یەکەم و بەشی ئەمێ ئاماژێ بە قسەکانی کاکتۆر بەمیانی لە مۆزوعی ئەوەی ئضافتان بۆ قسەکانی مۆزوعی دۆلار کە پێویست نییە تەنها بۆ عراقنا هەموو وڵاتان یعنی سەبچۆرە ئەوروپا ناتوانین تعامل بە دۆلارەوە بکەیت ئەبێ بە یۆرۆ بیکەیت بازارە نیە ئەوەی کێسەی هەمان نەخێر بڕۆرە سویسرا کە وڵاتێکی چەندێ بچووکە ناتوانانی تعاملەکە بە یۆرۆکەشۆ بکەیت بیکێتەوە بە فرانک هەر وڵاتە و دراوێکی خۆیە ئەم دراوە تەنها لە ناو وڵاتەکە کاری پێەکەی بۆ ئێمەوەماشاتوە ئێمە قسەکەمان لەسەر چی بوو لە سەرەتایە کەوتمان تەنها بۆی کە بڵین نابێت تعامل بکەن باشە نابێت تعامل بکەن ئەی بەدیل چیە بەدیل دانەنراوە باشە ڕێنمایی چی ڕێنمایی دانەنراوە ئەی ڕێکارەکان چێ دانەرەوە بۆی ئەگەر مەجاالم بی بۆ ئەم بابەتە تاوکەم قەزدم لە چییە مەفروزە ئێستا لە عێراقا بە تایبەت ینی تەنان دوور نەڕوین بۆ عراق بۆ کەرکووک کە بە شارێکی کوردستانی داانین مامەڵەکردنی کڕین و فرۆشتنی خانوو بە دینارە ئەڵێ باید 250 میلیۆن دینار باید 300 میلیۆن دینار تەنها لە سێپارێزگای هەرێمی کوردستان و مەعەدا کەرکووک ئەبینین کە مامەڵی کڕین و فرۆشتن بە هیچ شێوەیەک باسی دینار ناکرێت باسی دەفتەرە 15 یعنی ئێستا لە شارەکانی دیکەی عێراق مامەڵی ئۆتۆمبیل خان و بە دۆلار ئۆتۆمبیل نا بەڵام خانوو کڕین و فرۆشتن زۆرینەی لە بەغداد بەڵێ بە دینارە لە کەرکوو لە زۆرینەی محافظەکانە ئەتۆم بڵێ هەمووی محافظەکانە بە دینارە بە کرێدان بە هەمان شێوە بە دینارە ئەمە وەکو عرفێکە گینا وەکو گینیش نییە ینی بڵێ ڕێنمایەک نیە سەپێندابێ ماعەدا هەیە ئیسtismاری ئەم دوایە کە سەپانی کە مەفروزە پرۆژەکانی سەکنیکەوەی جناب باسی کردەوە ڕۆژە کۆنگریک ڕۆژنامەوانیم لەسەرەوە کرد مەفروزە ئێمە دەست پێ بکەین تەنها چاوەڕێوە نەبین دۆلار بخرێتە بازار و ئەمڕۆ دۆلارێکی زۆرتر بانکی ناوەندی بیخات ئەوە دابەزێ ئەگەر کەمتر بخات ئێستا حکوومەتی هەرێم بڕیا بدە لەمە دووە پرۆژەکانی شتە جێبوون خان و بە دینار بێ تەنها ئەوە نا تەنها ئەوە نا هەموو جوڵەیەکی بازرگانی ئاڵگۆڕ هەموو ئاڵگۆڕێکی بازرگانی ناوخۆی هەرێم و عێراق
کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل ئەگرێتەوە ئاڵ و گۆڕێمانی کە جوملە فرۆشەکانی پێڵ ئەمان ئاگرێتەوە کڕین و فرۆشتنی خانووە گرێتەوە ئەم پرۆژە سەکەنیانە و پێشەکی خانوو هەموو ئەمانە ئەگەر بە دینار بێت وەکو کاتە وەکووتمان چ پێویستمان بە دۆلارە فعلەن پێویستمان پێنی و کاتە سعری دۆلار هەرچی بێت سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕی کورت و دەینە وڵاتان لەگەڵ ماڵمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تیپی ئەولایە و ئەم لات جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر زۆر بە کورتی پێشتر پرسیاری میسە بازرگانەکانی هەرێم دوای دێنەوە خزمەت بازرگانەکانی هەرێم دەتوان ئێستا بە نرخی فەرمی وەری بگرن دۆلار بەڵێ ئەتوانن مامەڵی خۆیان لە ڕێگەی بانکی TBI بکەن و بەو سعری کە دیاری کرا لە بانکی ناوەندی دوای پێشکەشکردنی دۆکمنتەکان ئەتوانن مامەڵی خۆیان و بەو سعرە بۆیان شکێت ئێستا کەمتر دەکرێت لە بازرگانی هەرێمەوە لە بەرەوەی کاتی پێرەچی بەشێکی زۆری پرۆسسی معامەڵەکردن لەگەڵ TBI تۆزێ معقەتترە لەگەڵ بانکەکانیکە لەگەڵ بەراورد ناکرێت بە حواڵە چکە حواڵە تەنها بە تەلەفۆنیەکە لەوێت دۆکمنت و ڕێکاری زۆر و مودەیەکی زیاتریشی پێچ سپاسم کاکتۆر سەبارەت بەو ناسەقامگیری کە دروست بووە لە بازار بۆچی سەرڕایەوەی کە دۆلار نرخە فەرمیەکەی دابەزیوە بەڵام شتومەک گۆڕانی کەوتوی بەسەردا نەهاتووە ینی پێشتر زۆر بە خێرا سەرکەوت شتومەکان نرخەکانیان هەڵاوسانی زۆر حەکیمیان بەزیستا و ئاڵوگۆڕن بۆ پێویست دوو کار هەیە کە تۆ بەڕزت لە 2020ەوە بڕیار درا لە 180,000 ببێتە 145 بەڵێ یعنی واتە لێرە تقریبا 260 دینار تقریبا 250 دینار چوە سەر هەر بابەتێک کە ئەگەر بە دۆلار هەڵی سنگێنی ئەوە لەو کاتە دوای ئەوە لە 123 نرخی دۆلاریان بەرزکردەوە ڕێژەی سەری بەڵێ ئەوە بۆچی بوو جەنابتان بیرتانە کە دکتۆرش بە ڕێژیان بیریانەکە بۆ ئەو بوو لە فرۆشتنی بەرمی نەوتێک 100 دۆلاری لە بری ئەوەی 180,000 دینارت بۆ بکە 146,000 دینارت بۆکە بۆ تەمویلکردن و پارەدارکردنی بودجەی عێراقی واتە لێرە بۆ ئەوەی کە بەشی موچەی فەرمانبەران بکات بەو شێوازە کرا کە حکوومەت مستەفیدە 3 تریلیۆنی دەستکەوت و عێراق هەرێمیش بڕێکی زۆری دەستکەوت طبعا هەر حکوومەتێک لە کەمکردنی نرخی هەر حکوومەتێک لە ئابوووریەکە هاوردەکار بێت بەو شێوازە یاخود بە نمونە بابەتێک بفرۆشێ وڵاتێکی ڕێیئی بێ بیفرۆشێ ئەو بڕەپارێکە دەستی ئەەکەوێ بیگۆڕێتەوە بەدی بە دراوێک کە کەم کرابێتەوە مستەفی دەبێت بەر لەبەر ئەوەی
ئەو بڕەپارە ئەو دراوە لە ناو وڵاتەکە زیادەکە قەبارەکەی زیادەکە لە بری ئەوەی 100ەکە کە ڕەت 180 بکرێت کە ڕەت چی ئەکرێت 146 ئەکرێت دوای 146ەکە چیرۆکەکە چیرێ جنەتە نەزانن بوو بە 170,000 واتە زۆر حکوومەت دیسان جارێکی تر مستەفیدتر ئەبێ ئەگەر بەو سعرە بازرگانیە تعامل بکە بانکەکانیش خۆوانیش قازان ئەگەر دەکەن کە سوودمەندن لە بەڵێ ئەگەر بەو سعرە بازرگانیە تعامل بکە باشە لێرە چی ئەبێ لێرە حاڵەتێک هەیە تەمان لە زانستی ئابووری وا ڕوونیەکەتەوە ئەڵێ فرۆشیار لاینە دەرونیەکەی ناهێڵێ بە ئاسایی بگەڕێتەوە بۆ ئاستی نرخی جاران نەفسی ئەمە وە کڕیاریش ئامادەیە نرخەکە بە نمونە لە با بڵێن لە 10,000 دینار بوو بە 15,000 کڕیار ئامادەیە بە 4 بیکڕێ بۆ لەبەرەوەی لە 15ەکە هەزاری کەمی کردووە بەس خۆی لە ئەسڵەوە لە دەکە 4,000 زیادی کردووە کڕیاریش ئامادەیە بیکڕێ ئەمە لاینی دەرونیە ئەمە سەرمێنراوە لە زانستی ئابووری بە 113ش بێ یاخود بە 13,000ش بێ هەر ئەیکڕێ بە 12ش بێ حکومەتەکان ناوێ حکومەت تەداخل بکرێ ئێستا بۆ نمونە بانزینە ئێستا دەڵێن 50 دینارێک هەرزان بۆ ئەو کاتە کارە بە حکومەت زۆر ئاساییە زۆر ئاساییە پێت ئەڵێ نرخی بنزی نرخی نەوت زیادی کێشەیەکی دوولایینە یەکەم ئەگەر باسی جەنابەت باسی نرخ بکەین نرخ دابەزیوە دۆلار نرخەکەی بەرامبەر بە دینار دابەزیوە ئەڵێ وەڵای ئەمە خۆی نرخەکەی زیادی کردووە ئەم بابەتە ڕاست بە دۆلارە بەڵام بەشە زۆرەکەی خودی بابەتەکە زیادی کردووە کە من بە گران ئەهێنە بێ گران بیفرۆشم تۆ جەنابەت لێرە ناتوانانی قسە بکەی بۆ لەبەر ئەو ئەڵێ من بەگران کڕیوە لەوانەیە ئامادەش بێ وسوڵاتت بۆ بێنە کە بەگران کڕیوەتی کە بەگران بیکڕێ بەگرانەی فرۆشێ بۆی لێرە ناتوانانی تەعامل لەگەڵ بابەتەکە بکەیت لەبەرەوە دوو دیوی هەیە لێرە چی ئەگوزەرێ ئەبێت تۆ بەڕێزت تەعاملێکی شەفاف هەبێ لە بازارەکان کۆمپانیەکی زۆر هەبێ بەداخەوە ئەڵێم لەبەر ئەمە وڵاتەکەمان شت هاوردەکە ئەبێ کۆمپانیەکی زۆرمان هەبێ شت هاوردە بکات بۆی منافسەکە دروست بێ ئەگینە ئەگەر لە ناو وڵاتەکەت بەرمهێنانی خۆمان بێت و دەستی کار کوردستانی و عێراقی بێت و ئینتاجەکەت بەشی بازاری ناوخۆی بکات لە زۆرینەی بابەتەکان و بە تایبەت لە خواردەمەنی لە سوتەمەنی ئیتر پێویستیت بە هاوردەکردنیە لە ئێران و لە تورکیا و لە سین باش بەس پێشتر وتیان بەرزکردنەوەی بنشکانی بەهای دینار لە 180,000 بۆ نرخی دینار نەک بەهای دینار ینی ئەوە بۆ وتیان بەرهەمی ناوخۆی زیاد بکەن هیچ زیاد کرا لە ماوەی بۆن لە 2000 کۆتایی 2020 تەنها ئەوەی کە زیاد کرا احتیاطی بوو یەدەگی دۆلارەکە زیاد بوو بە تقریبا باس لە 104 ئەوترێت گەشتۆتە 110 یاخود زیاتر و یەدەگی زێڕی زیادی کردووە وەکوتم حکوومەت لەوە ئیسیفادەی کرد لەبەرەوەی ئەو بەشە زیادەی کە دەستی کەوتووە لە گۆڕینەوەی دۆلار بە دیناری عێراقی بەشەکە ئەهێڵێتەوە دۆلاری پێزیادەکە موچەی فەرمانبەرانی دابین کرد بەرهەمی ناوخۆ چی زیادی کردووە پێم بڵێ جەنابەت لە 2020ەوە بنمونە تا ئێستا چی زیادی کردووە بەعکسەوە ئەو کاتە وەزیری دارایی ئەو بەڕێزە شتێکی زانستی هەڵەی فەرموو وتی ئەمە کاریگەری دکتۆرگیان وتی کاریگەری نییە لەسەر هەژاران کە کاریگەریەکی نەرێنی ڕاستە و خۆی هەبوو لەسەر هەژاران سپاس دەکەم دێمە سەبارەت بەو جیاوازە هەیە کە لە بازاری بۆ نمونە عێراق و هەرێم لە بۆرسەکانی بەغداد بێت بڵێن بازاری ئەڵگوڕی بەغداد بێ بەسڕە بێ ئەوە لەگەڵ هەرێمیش هەرێم $3 گرانترە $100 بڵێن بۆچی هۆکارەکەی چییە؟ ئەمە پەیوەندی بە خواستەوەیە خواستی هەرێم لەسەر دۆلار زیاترە وەک لەوەی لە عێراق وەکو وتمان لە عێراق بینی مامەڵەکردنی وەکو خان و کڕین و فرۆشتن و بەکرێدان بە دینارە لە هەرێمی کوردستان بە دۆلارە و کۆمەڵی بابەت و جانبی تر هەیە لەوێ بە دینارە لای ئێمە بە دۆلار مەسەلەی بە قاچاقبردنی دۆلار پێشتر سوودانی خۆی لە چاوپێکنی فەرمیوتی لە هەرێمەوە هەیە بە قاچاقبردنەکە سپیکردنەوەکەش هەردوو حاڵەتەکە بە قاچاقبردنی دۆلار و سپیکردنەوە لە هەموو عێراقەوە جوودیە لە هەموو باڵێن خاڵک و مرگیەکان بڵێن یان لە هەموو ئەو پارێزگانی کە علااقاتێکیان یا با بڵێن سنووریان لەگەڵ چ سووریا چ تورکیا چ ئێران وڵاتانەیە هەبێت و بە تایبەتیش ئەگەر ڕوونکردنەوەکەی برایم خەلیل بینی بێتان کە قسەیانە سەرەوە بۆ کاڵەی تر ڕێگە نایەن واتە تا مودەی پێشووتریش و بەڵگەوە خسترا ڕوو کە بە لێشاو هەبوو ینی هەبوونێکی طبیعی نەبوو
بە لێشاو هەبووە خۆی لێرە شەبووە لە سنوورش بڵێن بێگومان پێتەڵێب لە هەموو سنوورەکان و بەڵام ئەوەی کە بۆ تورکیا براوە یعنی ئەوە یەکێک بلو بابەتانی کە بوو بە ینی بوو بۆی کە بە مانشێت و بە یەکێک لە بابەتانی کە قسەی لەسەر بکرێت بەڵام بێگومان ئەمە لە هەموو عراقە بۆ تەنها هەرێمی کوردستان نیە بەڵام ئەوەی کوردستان زیاتر پەیوەندی بە خواستی هاوڵاتیان و بۆیە کە وەکو پێشتری ژاماژەمان پێە زۆربەی بابەتەکان بە دۆلار مامەڵی جواب سەبارەت بەوەی کاکتۆروتی بۆ هەژاران لە عێراق و یاخود بڵێن هیچ کراوەی سە دەکرێت زیادکردنی بەشە خۆراک بێندێک بەڕز لە ژنی پیشەسازیشی پیشەسازی خۆراک ینی هیچ هەوڵێکەیە بەشە خۆراکی مانگانە زیاد بکرێت یاخود ئەوانی کە چاودێری کۆمەڵاتی دەیانگرێتەوە بڕپارێکیان پێ بدرێت هەرێمیش دەگرێتەوە هەرێم بێگومانەوەی کە پەیوەندی بە بەشە خۆراکەوەی ئەمە هەموو عێراق و هەرێمی کوردستان بەپی ڕێژەی یا بەپی ژمارەی هاوڵاتیان بە خێزانەکە 5 کەسە چەند کەسە حەسەی کە بۆی دیاری کراوە بەڵێ وەزارەتی تیجارە ئێمە چەندین جاریش کە دوو پێشتریش و پێشم کابینێ و لەگەڵم کابینیش کە کۆبوونەوەمان کردووە و ئەم هەنگاوانە بە هەنگاوێکی زۆر باشە زانین دەبەرەوەی یەکێک لەو فاکتەرە گرنگانی کە بابەتی دۆلار وا بکات کاریگەرێکی ئەجگار زۆر نەبێ مەوزوعی خۆراکە و خۆراکیش بە تایبەتی لەو فۆرمی یا با بڵین بتاقی خواردنە ئەمە بۆ هەموو هاوڵاتیانە بە دەرەجەی یەک بۆ هەژارانە کە ئەچن بە دەمیەوە وەریەگرن و زیادکردنی و حسە بینیمان کە لە هەموو مەجالەکانە زیاد کراوە تەنانەت دێستە کۆمەڵێک کەرەستەی کەشەوەی کە باسەکرێت مریشک و هێلکە و ئەمانش بە سعری مەدعوم بە سعری ئەمە بە شێوەیەکی عامێمە باسمان کردووە و بە سعری مەدعوم خرێتە بازاڕەوە واتە بە سعرێکی دام کراو ئەمە بۆی بە لای هاوڵاتیش بێگومان ئەمە بۆ عێراق و هەموو ئەمانە یعنی ئێمە لە مەوزوعی فڕۆکخانەکانەوە کە باسمان کرد هەموو ئەم بڕیارانە تەنانەت ئەمە بۆی نەبێ بە وەصفیش بەڕێ سەرۆک وەزیران ئاماژەی بەوەیەوە کە ئەڵێ ئەم بڕیارانەی کە ئێمە ئەیین تەنها بۆ عێراق نییە بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەمە یەک پاکێجە بە تایبەتەوەی پەیوەندی بە بتاقی خواردنەوە هەبێت وەزارەتی تیجاری عێراقیمە پەیوەندی بە هەموو عێراق و هەرێمی کوردستانەوەیە ئەمە مەلەفێکە واتە جیاوازە لە مەلەفی بابەتی نەوت کە لە مودی ڕابردووە کۆمەڵێک هەوڵمان ناوەیان بە کۆمەڵێک مەجالیکەیە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی تیجاری عێراقی و فۆرمی خۆراک وە بتاقی خۆراکەوە بێن بۆ هەموو عێراق ئەوەی چاودێری کۆمەڵاتی بۆ نەدابشنی سەبەتی خۆراک لە عێراق بزانام دەستی پێکرد ئەمەی چاودێری بەس هەرێم دەگرێتەوە ئەوەی چاودێری با بڵین کۆمەڵاتیەکان ئەمە زیاتر بۆ عێراق و ناوچە دابڕێنراوەکان بۆ تامودەی ڕابردووش نەتوانراوە ئەمە هەرێمی کوردستان بگرێت ئێمە بزانی کاک حەکیم لەم بابەتانەیە ئێمە زۆر گرنگە و شاندانی کە سەردانی بەغداکەن پێشتر لەگەڵ فراکسیۆنە کوردیەکانە کۆبنەوە ئێستا دووبارە و شاندانی کە سەردانیان کردوتەوە یعنی ئەبینین کە بە ئەچنە ئەو خاڵانەی یا ئەچن کۆمەڵی خاڵ مناقەشەکەن و ڕێککەوتنەکەن بەبێەوەی بزانە و گرفتانی کە ڕوبڕووی ئێمە ئەبێتەوە چییە یان و گرفتانیا و پێویستیانی هاوڵاتیان چییە ئێمە کۆمەڵێک مەلەفەی لە مودی ڕابردووە کە کارمان لەسەر کردووە داوامان کردووە کە ئەمانە بخرێتە سەر لایانی کەم لە بەغداوە ئەم پارەیە بۆ هاوڵاتیان بۆ منە زیندانیانی سیاسی کە سوکاری شەیدان کە جیاوازی موچانەیە خانەنشینان کە جیاوازی موچانەیە پارەکەیان تا ڕاستەخۆ گیان بەغدا ئامادەیە پارەکەیان داڕاستەوە ئێمە لەگەڵ هەیئەی زیندانیان سیاسی کە دانیشتین لاری نەبوونی خۆی وت و کە کێشیان لەگەڵەوانی بەڵام ئەمە دووبارە جانبێکیە کە ئێمە ئەتوانین ئایا لە چوارچەوەی بودجەی ساڵانە دەری بکەین یان بە پێچەوانە و بێگومانە بێت لە بودجەی ساڵانە دەربکرێت بۆی مافی ئەوانیش پارێزراوە ڕێگری هەیە حکوومەتیێرێن بڵێن ئەوان نایبستن سەر بەغدا تاکو ئێستا لە حکوومەتی هەرێمە سەرۆک وەزیرانی پێشوو موافقەتی کردویان لاری نەبوونی کردووە بەڵام تەنها لاری نەبوون کافی نییە ئەبێ ئەو شاندانەی کە ڕێکەوتن لەگەڵ عێراقاکەن ئامادە بن دەستبەرداری بەشێکی بودجەکەیان بن بۆ ئەوەی لیرەوە لە زیندانیانی سیاسییان کە سوکاری شەیدانیان خانەنشینان یان هەموو ئەو چین و توێژانەی کە بگرێتەوە ئەگەر نا دەستبەرداری ئەو بەشە بوو جەنەبن خۆیان موچەکانیان هاوتا بکەن لەگەڵ عێراق و ئیمتیازەکانیشیان هاوتا بکەن کە ئەمە نەیان کردو تا بەکسری بودجەش لێ بکەم هەر نرخی دۆلارێک هەر لە بودجەشدا بڵێن جێگیر دەکرێت و دێتە بەم جوانە بودجەی عێراق دێتە پەرلەمان پشتگیرێم دیاری کراوە یعنی ئێمە لە مۆزوعی بودجەیە بەداخەوە ساڵی 2022 بودجە نەبوو لە عێراق قانون دەعمی ئەمنی غەزایی کە توانم بڵێم بێسەروبەرەیەکی و پەلەپەلێکی زۆری پێوە دیار بوو باش و ئەمە ئاواتەخواز بنوتمان مادام قانون دەعمی ئەمنی غەزاییە بووە بۆ ساڵی 2023 بە تەکیدی لە نزیکترین کاتەوە ئەکرێت کە بودجەمانە بێ بەڵام تاکو ئێستا مانگی دوو بودجە
لە وەزارەتی مالیەوە نێنراوەتە ئەنجومەنی اقتصادی کە مەفروزە لەوێش مناقەشەی لەسەر بکرێت ئەنجا بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیرانش مناقەشە وکرێت و تەسویتەکرێت ئەنجا بۆ پەرلەمان پشتگیری میشداری نەکراوە ڕێکەوتن چونکە تاکو ئێستا شاندی وەفدی ڕۆشتوو بەبێ وەفدی حکوومەتی هەرێم ڕۆشتووە ئەنجامی نەبووە ئەڵێ ڕۆینەوە جارێکی کە ئەنجامی نەبووە بێگومان ئەگەر ئەنجامی هەبووە پێویستی بۆ نەبوو جارێکی بڕاتەوە لەبەرچی ئەنجامی نەبووە پەیوەندی ئەتوانین بڵێن بەو کە لە ڕقی حکوومەتی هەرێمەوەیە لە مودەی ڕابردووەکە ئەگەر دیقەتمان نابێ یعنی ئێمە بە تایبەت دەگەر ئێستا وەکو فراکسیۆنی یەکێتی یا وەکو یەکێتی نیشتمانی کە قسەی لەسەر بکەین ئێمە وتومانە ناکۆکی ئێمە لەسەر لەگەڵ برادرانی پارتی بەشێکی زۆری لەسەر ئەم بابەتانە بووە کە ئێمە پێمان وایە کە موچەی هاوڵاتیان کە بودجەی هەرێم کە پێویستیەکان ئەمانە ئەساسی شەڕکردنیان ئەمانە پێویستن کە کاری لەسەر بکرێت و ڕێکەوتنی بەغدا لەسەرکرد نەکیج بابەتێکە و لە پێناوی ئەمە ئامادەی ڕێکەوتنی لەگەڵ بەغدایە بەڵام ڕێکەوتنێک چۆن ڕێکەوتنێک بێت لەسەر ئەساسی یا بە بڵین بە شێوەیەکی هەمیشەی یەک دووەم حکوومەتی هەرێم پابند بێت بە تەواتی پابند بێت ئەمە دوو سێم وا بکەین ڕێکەوتنەکە لەسەر بودجە یا لەسەر موچەی هاوڵاتیان نەبێت موچەی هاوڵاتیان زامن بکرێ ئەمە بۆ حکوومەتی عراقیش ئەم فشارش واتون بکەین و ئەمە بۆی ئەم بابەتە تاواکەم حکوومەتی عراقی جارێکی کەم کارتی فشار موچەی هاوڵاتیان نەکا بە کارتی فشار حکوومەتی هەرێمیش ئەگەر پابند نەبێت نتوانێت حکوومەتی عراقی موچەی هاوڵاتیان بکا بە کارتی فشار واتە ڕێکەوتنەکە بە جۆرێک بێت موچەی هاوڵاتیان سابت بێت و ئەگەر حکوومەتی هەرێم پابند نەبوو ڕێکاری کە زۆرە بۆی ڕێگری لە حکوومەتی هەرێم بکات وەکو لە مودەی ڕابردووە و شریکاتانی نەوتە کە ڕێگریان لێکردن کە وتیان نابێت ئەتوانیت طریقی جۆرا و جۆرم خاڵە سنووریانە و مۆزوعی دۆلە یعنی بە ئەنوە شێواز و ڕێگە ئەتوانێت ڕێگری لە حکوومەتی هەرێم کات کە ئەگەری لە ئەگەری پابند نەبوونی بە ڕێکەوتنەکەیەوە یان تەسلیمکردنی 250,000 بەرمیل لەوت بە سیاری سۆمە بەڵام موچەی هاوڵاتیان جارێکی کە نەبێت بە بخاڵی ڕێکەوتن لەسەر سوپاسم کاکتۆر سێخولەکێکمانەوە سەبارەت بە بازار ئەو شڵەژانەی کە یاخود ئەم بە دینارەکان بە نرخشتمەکە بە مزوانە ئاسایی دەبێتەوە پێ دوایە لە هەرێم و لە عێراق یان لە هەرێم هەر تەواکاری قسەی بەڕێز دکتۆر من یەکشت ئەڵێم و ڕەبتێکەمەوە بە سەرەکەی جەنابتان لە 185 خواستی گشتی سەر بچی یاخود پشتە بەستێ بە ئەو موچەیە کە ئەدرێ بە فەرمانبەران واتە دۆخی بازار ڕەبتی هەیە بە موچەیە کە جەنابی دکتۆر فەرمووی ئەگەر موچەکە جێگیر بکرێت ئیتر علاقەی سیاسی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا کاریگەری نەبێ لەسەر ڕنگدانەوەی نەبێ لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستانیان عێراق بەگشتی ئەو جۆرە هۆکارە سیاسیە 185 خواست لە بازار ئاسایی ئەڕوا کە خواستێکی هەمیشەیی هەبوو دوکاندار دڵنیا بوو خەڵک داوای شت ئەکا دوکاندارەکانمان لە هەرێم زانیان کە بەیانیان دوکان بکەنەوە خەڵک شت ئەکڕێ وەزعەکە ئاسایی ئەبێ بەڵام کە پارە نەڕۆشت پارە لە بەغا نەڕۆشت ناتە هەرێمی کوردستان یاخود پارێکە خۆی نەدرا بە فەرمانبەران لەبەرەوە پێشماوەیەک دەنگۆی ئەوە هەبوو جەنابی دکتۆرش ئەزانێت کە لەوانەیە موچەی فەرمانبەران لە کاتی خۆی نەدرێت موچەی متەقاعدین خانشین کراوان تقریبا لە بینی 3 میلیۆن و شتێک کەسن ئەوان کە موچە وەرەگرن لەگەڵ ڕعای ئیجتیماعیەوانە کە موچەکە نەدرێت ئەوە چی دروستەکە شڕژانێک دروستەکە دۆخەکە ناجێگیرە بێ بۆیە لێرە ببوورە لێرە ئەو بابەتێکی سەرەکیە ئەو بڕەپارەیە بگاتە بازارەکە ئەبوژێنێتەوە دینارەکە سەقامگیر دەبێتەوە بە مزوان طبعا بەتەکید چەند تەعاملی زیاتر کرا چەند وەکو جەنابی دکتۆر فەرمووی ڕێنمایی تایبەت بەوە هەبوو ڕێگە نەدرێت بە تەعاملکردنی دۆلار بەتەکید دینار سەقامگیر سوپاس وەرزان دکتۆر خالید حەیدەر و دکتۆر برای ڕەشید سوپاسیان بەدەستتان سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بە هاوکارانم خواتان